ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. ئەمڕۆ ساڵیادی شۆڕشی گوڵانی پێشکەوتن خوازە. تەوەری بەرنامەی ڕاڤە قسەکردنە لە یەکێ لە شۆڕشە هاوچەرخ و پێشکەوتۆکان بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست کاک عنایەت نامیق کادری پێشکەوت و کارگێڕی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان. کاک عنایەت خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس بۆ جەنابەت و ئەو برا و خوشکە سەربازە و نانەی کە لە پشتی کامێرەکانەوە ماندوو بن و ڕێز و سڵاوم بۆ هەموو گەلی کورد بە تایبەتی پارتیە خەباتجێ ڕەماندوونە ناسەکە. کاک عنایەت پێم خۆشە لەوە دەست پێ بکەین کە سەدەی ڕابردوو ژمارەیەک شۆڕشی زۆری بەخۆیەوە بینی و ئەگەر تەماشا بکەین بۆ نمونە خەڵکی کوردستان بە تایبەتی باشووری کوردستان لەو سەدەی ڕابردووە تەنرابوو بە زنجیرەیەک شۆڕش لە شۆڕشەکانی بیستەکانەوە بۆ بەرخودان لە چلەکانی بارزانە بۆ دووبارە سەردەمی شۆڕشی لول شۆڕشی گوڵان. خوێندنەوەی کاک عنایەت چییە بۆ ئەوەی کە باشووری کوردستان لە سەدەی ڕابردوو لە دوای بە زۆر پێکەوەلکاندنی کوردستان بە عێراقەوە بەڵام ئەم ناوچەیە بەردەوام بەرخودانتیایە بەردەوام بووە و خەڵکی کوردستان لە پێناوی ژیانی شەرفمەندانە لە پێناوی ئازادیە لە پێناوی سەربەخۆیە بە قۆناغێکی درێژی شۆڕشکردن هاتووە. لە ڕاستیە کاکە سەربەست ئەگەر سەیری مێژوو بکەین کەس نییە لە گەلی کورد ستەمدیدەتر پڕ ئازارتر پڕ خەمتر. یعنی ئەگەر تۆزی قوڵ بۆ مێژوو بڕۆین دەبینی شارستانیەت لە دنیاە بەشێکی زۆری قەرزان بە سۆمەریەکانە. ینی لە سۆمەریەکانەوە خوێندەواری دروست بوو، لە سۆمەریەکانەوە ئاین دروست بوو، لە سۆمەریەکانەوە شارستانیەت و شار دروست بوو، لە سۆمەریەکانەوە گاسم و زراعەت دروست بوو کە بە نووسرە دژە کوردەکانی شۆ کەس ناتوانێت حاشا لەو حقیقەتە بکە کە سۆمەریەکان دانیشتوانەکانی شاخەکانی زاگرۆز بوون و لە ناوەڕاستی عێراقا هاتوون جێگیر بوون. لەبەرەوە ئێمە لە خاوەنی گەورەترین داهێنانین بۆ دنیا کە شۆڕشی زراعیەکە دروستکردنی شارستانیە. بە دوای ئەوانە ئێمە دەوڵەتی میدیەکانمان هەبووە. دەوڵەتی میدیەکان جەنابەت دەزانی 200 ساڵ حکومیان کردووە کە کاتێ فارسەکان کۆڕش شۆڕشی بەسەرا کردوون زۆر لە کللتور و بگرێت دینەکەشیانی تەبەنی کرد. هێندە میدیەکان بە پێوەری ئەو زەمەنەی خۆیان پێشکەوتوتر بوون. زەبەلاحترین دەوڵەتی دنیا ئەو زەمەنە ئاشووریەکان بۆ میدیەکان توانیان ئاشووریەکان تێک بشکێن و بۆ یەکەم جار لەو سەردەمانە کۆیلەکان ئازاد بکەن. جوولەکەکان لە ئیمپراتۆریەتی ئاشورا کۆیلە بوون. میدیەکان دوای تێکشکانی ئاشووریەکان کۆیلە جوولەکانیان ئازاد کرد و زۆربیان بەرەو ئیسرائیلی ئەو کاتە گەڕانەوە. بەواتە لە دوای ئەوەش جەنابەت دەزانی پارسەکان دیسانەوە لەلایەن ئەردەشێری ساسانیەوە تێکشکا و توانی ئەوش بۆ ماوەی 400 ساڵ حکومڕانی لە فراوانتری منتیقا بکە بە تایبەتی لە زەمەنی ئەوانە کە ئاسن بەکار هات بۆ چەک کە ئەویش پێشکەوتنێکی زۆر گەورە بوو لە ڕووی دنیاەوە. بەواتە ئێمە لە سەرەتاکانی دروستبوونی مرۆڤ و شارستانیەتەوە ئێمەی گەلی کورد گەلێکی پێشەنگ بووین بۆ داهێنانەکان و پێشکەوتن و دروستکردنی شارستانیەت. بەڵام بەداخەوە لە دوای فتوحاتی ئیسلامی یا بڵاوبوونەوەی عەرەب لە ژێر ناوی ئیسلامیە ئیتر دەوڵەتی ساسانیەکانی ئێمە تێکشکاوە لەو کاتەوە هەتاوەکو ئەو چرکە ساتێک کە من و جەنابەتی تێین گەلی کوردی یەک ڕۆژ ئامادەی تەسلیمبوون نەبووە. لە 92 ساڵی حکومڕانی ئەمەویەکانە کورد توانێتی زیاتر لە 15 جار شۆڕش بکە. لە 600 ساڵی حکومی عەباسیەکانە زیاتر لە 112 شۆڕشمان کردەوە. لە 600 ساڵی حکومی عوسمانیەکانە نزیکی 50 شۆڕشمان کردووە. لە دوای مێژووی نوێژ کە لە 1940 بۆ 18 و دابشکردنی لە 1920 کوردستان بۆ 4 پارچەی تر بۆ یەک چرکە سات لەناو ئەم خاک و نیشتیمانەی ئێمە خەبات و بەرخۆدان نەوەستا و هەمیشە لە پێناوی ئازادی و سەربەخۆیی گەلەکەمانە تێمان کۆشاوە. ئەندێ جار هەنگاوی زۆر باشمان ناوە کە ئیماراتی گەورەمان دروست کردووەکو ئیماراتی میر بەدرخان بەڵام زۆربەی کات لە ئەنجامی موامەرە نێودەوڵەتیەکان بەرژەوەندی زلهێزەکانی دنیا توانیویانە ئێمە تووشی شکست بکەن. بۆ یەکەم جار لە مێژووی کووردا لە 1946 بە سەرکردایەتی جەنابی بارزانی گەورە پارتی دیموکرات لە ئەنجامی کۆکردنەوەی حیزبۆکە کوردیەکان دامەزرا و ئیتر توانی
قەڵزەیەکی گەورە لە مێژووی خەباتی ئێمە دروست بکە کە ئەویش حیزب ببێتە پێشەوای شۆڕشەکانمان و شۆڕشێکی تەسەرتاسەری بکۆی باشوور بگرێتەوە لە سنووری لۆکاڵیەت و ناوچەگەریەتی و عاشیرەت دەربچێت و بزوتنەوەیەکی نەتەوایەتی نیشتیمانی دروست بکە کە هەموو ئەو زمان و کەمینە ئاینی ئەوانەی لە کوردستانە بوون هەمووی بەشداری بکات بەداخەوە دیسانەوە دیارە بەرهەمی ئەوە جەنابەت دەزانی و هەموو بینرانێشی یانزەی ئازارە کە تاقە دەستکەوتێکە کە بە وەسیقەی ڕسمی لە دژمنێکەوە ئێمە وەرمانگرتو و مافەکانمان تا ڕادەیەکی باش بەدەست هاتووە بەڵام دیسانەوە ئەوش بووە قوربانی ئەو مؤامەرەی جەزائیر کە تیا دیسانەوە زلهێسەکان خیانەتێکی گەورەیان لێکردین و جەنابی بارزانی و پێشمەرگە و هێزەکەیان ناچار کرد کە لە کۆبوونەوە بەناو بانگەکەی جەنابی بارزانیان مەکتەبی سیاسی پێیان ئەڵێ ئێستا میسر و جەزائیر و ئێران و عێراق و کۆمەڵەیەک دەوڵەتی تر لەسەر خەتە بۆ لێدانی قەزەی کوردی و بە یەکجاری لە ناومان ببن کەواتە دەکرێت ئێستا کۆتایی بە شۆڕشەکەمان بێنین و ساڵێکی تر دەست پێ بکەینەوە زۆر بێ ڕێی مەکتەبی سیاسی وابێ کە کۆتایی پێ بهێنین و گەلی کورد ڕوبەڕووی ئیبادەکردنێکی جەماعی نەکەینەوە چونکە ئێمەیەکی بێپشت و بێپشتیوان بە تەکی دەرەقیتی 5-6 دەوڵەتی زۆر زلهێز ناین بۆیە بە ناچاری ئەوە بوو تووشی نسکۆ بوون و خەڵکەکەمان بەشێکی زۆری ڕووی کردە ئێران و بەشێکیشی لێرە پەش و بڵاو بوو بەداخەوە بیستمان زۆر لە پێشمەرگە تێکۆشەرەکان ئەو ڕۆژە خۆیان کوشت ئەمە لووتکەی هەستینەتەوەی و نیشتیمانی و جانی شۆڕژێڕیە لە تاکەکانی هەر نەتەوەیەکە کە لە ئەنجامی نوسکۆی شۆڕشەکەی بتوانێت خۆی بکوشێت دەستی بچێتە خۆی بەڵام وەک فەلسەفە و کللتورەکەی جەنابی بارزانی کە هەرگیز تەسلیم بوونی نەزانی و چۆن لە شێخ عەبدولسەلامەوە لەوەتی بنە ماڵی بارزانی هەن تەسلیم نەبوون بەڕاستی لە واقعات توانیان هەردوای 1 ساڵ هێزەکانی پارتی لە ژێرناوی قیادە موقەتە و بەڵام لە ناوەڕۆک پارتی بۆ پیاچوونەوە دەست پێ بکاتەوە شۆڕشی گوڵانی پێشکەوتورخواست لەسەر داروپەردوو لەسەر کللتوری شۆڕشی ئەیلول بەرخۆدانی دەست پێکردەوە بە بوونی ئەو فکرە فراوانەی کە هەستینەتەوەی و نیشتیمانی و پێشەنگایەتی حیزب بکاتە خواست بۆ ئێمە بۆیە دڵخۆشین ببوونی شۆڕشی گوڵان کە جەنابەت دەزانی تا ئێستا بەردەوامە و ئەو دەستکەوتانەی کە ئێستا بە دەستمان هێناوە بێشک بەرهەمی گیانی فیداکاری ئەو پێشمەرگە و سەرکردە قارەمان و بەڕێز و نەمرانەن لە پێشی هەمویانەوە جەنابی بارزانی گەورە و کاکە ئیدریسی هەمیشە زیندوو و جەنابی سەرۆک خوا بۆمان بهێڵێ لەگەڵ ئەو پێشمەرگانەی کە لە خراپترین و ڕەشترین بارودۆخە کە سەدام حوسێن لەسەر تەلەڤیزیۆن وتی انتهى الحركة الكردية إلى الأبد وتی بزوتنەوەی خەباتی کوردایەتی کۆتایی هات و ئیتر هەرگیز دروست نابێتەوە وتی ڕەنگە دارخورماکان لەسەر چیاکان بڕوێنەوە بەڵام ناکرێت جاریکی تر پێشمەرگە لەوێ سەر هەڵباتەوە بەڵام شۆڕشی گوڵان بە پێچەوانەی بۆ چوونی دژمنەکانمانەوە بە پێچەوانەی خواستی ئێران و عێراق و هەموو چواردەور و زلهێزە دەرەکیەکانەوە توانی بە جیهان بڵێ ئێمە گەلێکین هەرگیز تەسلیم نابین ئێمە گەلێکین لە پێناوی ئازادی و سەربەخۆیی ئامادەی فیداکارین بۆیە پێشمەرگە مەزنەکانی شۆڕشی گوڵان هەر لە 76 دەستیان پۆ کردو و تا ئێستا بەردەوام و ئینشاءڵڵا ئێستش ئایندەیەکی زۆر ڕێناک لە بەردەممانە دەستخۆش کاقینایەت بۆ ئەو سەدرە مێژوویە سەرنجم بۆ ئەوەی کە سەدام حوسێن وتوێتی لە ئیتفاقی جەزایرە کە پێچێت دارخورما لە بەرزایی لە چیاکانی کوردستان بڕێن کە ئەمە شتێکی مەحاڵە بەڵام جارێکی تر شۆڕش هەڵناگیرسێتەوە پێشمەرگە ناچێتەوە شاخەکان ئەکەوێ بۆ نمونە لە هێنان و ئەم جملەیەوە پێمان بڵێ کە شۆڕشی گوڵان شۆڕشی هیوا بوو شۆڕشی کۆڵنەدان و بەردەوامیدان بوو بۆەوەی کە میلەتێکەیە ئەوێ بگا بە کەناری ئارام ئەوێ بگا بە ئازادی ئەوێ بگا بە سەربەخۆیی هەر لەبەرەوە دارخورما لە چیاکان سەوز نەبوون بەڵام پێشمەرگە سەوز بوونەوە بەڵام شۆڕش گەڕایەوە بنەو چیاکان وەگە سەرنجام گەڕایەوە بەناو خەڵکیش دەزانێت جگە لە گەورەی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خواست پێم وایە گەورەیەکە ئەگەڕێتەوە بۆ شەی شۆڕشی ئەیلول وەکو ئەرزم کردی شۆڕشی ئەیلول یەکەم بزوتنەوەی نەتەوەیەتیمان بوو کە حیزب پێشەواییە کرد بە سۆرۆکایەتی جەنابی مەلا مستەفا شۆڕشی ئەیلول توانی فیکر دروست بکە لەبەر ئەوە هەزار جاری تر ئێمە تووشی نسکە و داڕمان ببووینایە جەنابی مەلا مستەفا توانی ڕێبازێکی فیکری ئەو تۆمان بۆ دروست بکە کە جارێکی تر گوڵانی لەسەر دروستە بێت و گوڵان و گوڵان و گوڵان و گوڵانێکی تر دروستە
دروستە بێ ئەوەی جەنابی بەڵام مستەفا لە شۆڕشی ئەیلولا لە عشق و فکر و زهنی هەتا چێکی کوردیە ڕواندویەتی هیچ هێزێک نییە بتوانێت لە ناوی بەرێ تەنیا گەیشتن بەسەر بۆ خۆی و سەرکەوتن نەبێ چونکە بارزانانی نەمر چووەتە ناو ناخ و عەقڵ و عشق و فکری ئێمەوە بە شێوەیەکیوە هەموو تاچێکی کوردی لەوە تێگەیاندووە کە ئەبێ بوونت هەبێ بەرەو سەربەخۆی و تەجروبەکانی خۆشی کە ڕۆیشتنی بەرەو ئەتیحادی زۆڤێتی هەرگیز تەسلیم نەبوونی ئەوانە پڕ لە حەماسەی بە ئێمە وتووە کە زۆرینەی گەلی کورد کە بەداخەوە ببێشک لە هەموو شوێنی خەڵکی لە ئاواز و خۆخۆر و ئەوانە هەیە بەڵام ئەوانەی کە شوێنکەوتوی ئەو ڕێبازن فێری کردوین کە ئێمە بەردەوامە بین بۆیە شۆڕشی گوڵانیش سەرهەڵدانی هەمان بیر و هێزری نەتەوەی و نیشتیمانیە کە جەنابی مەلا مستەفا لە مێشی هەموو تاچێکی کوردایە زۆرینی گەلی کووردا توانی بیچێنێت و بەردەوامە بێ و بەرەو سەرکەوتن و سەرکەوتنە ڕۆنیشان کاغینات باسی ئەوەت کە فکری بارزانانی فکرێک بۆ ئازادی بۆ سەربەخۆی بیرمەندێکی شۆڕشی فەڕەنسی هەیە کاڵێ هەر شۆڕشێک ئازادی ئامانجی نەبێ بۆ شۆڕش ناوترێ شۆڕش ینی خوێنە جەنابەت بۆ زۆرەیە کە بۆ نمونە بڵێ هۆکاری یان کرۆکی شۆڕشی گوڵان بۆ درێژە پێدەری شۆڕشی ئەیلول پەیوەندی بۆ هەیە کە ئازادی یان ئەو فەلسەفەی بارزانی کە لە خۆی لە ئازادی و سەربەخۆیی و ڕسکاندنەوەی جارێکی تر بیری ناسیۆنالیزم لای مرۆڤی کوورد دەبینێتەوە ینی داینەمۆی ئەم جوڵانەوەیە ئەم شۆڕشە کە لە ڕاپەڕینە سوۆک و سەرکەوتنی ینی بۆ من لە ڕاپەڕینە خۆی مانیفێست دەکات بۆی کە ئەم شۆڕشا گاتە قۆناغێکی پێشکەوتو و گاتە بەشێک لەو دەرەنجامانی کە کاری بۆ کردووە خوێنە جەناب بۆ لایەنە فکرەکەی بە تایبەتی لە ڕوانگەی ئازادی و مانیفێستبوونی شۆڕش لە ئازادی و سەربەخۆیە چییە؟ دەزانی گایکە سەربەست لە دنیای هەمووی کە شۆڕشەکان بووە زۆر جار جەنابەت دەزانی زانست سیاسەتیش زانست و هونەرە زانستی سیاست ئەبێتە دیاردەیەکی جیهانی یعنی مڵکی هەمووانە بێ من باوەڕم وایە ئەوەندەی کە بیستی بێتم لە هەموو دنیاە کە کاتێک شۆڕشەکان کراون شۆڕشێک بە ئیسیرادی فکریەوە کراوە تەنیا شۆڕشی ئەیلول نەبێ کە جەنابی مەلا مستەفا بەبێ ئەوەی هیچ ئیسیرادی فکری بکات زۆر بەکەمی نە بەرەو دنیای سۆشیالیزم ڕۆیشت و نە بەرەو دنیای ئیسلامگەرایی کە بۆ خۆی دروستکردنی خلافەی ئیسلام و شۆڕشی ئیسلامی هەندێک جار مەسەڵەکو شێخ سەعیدی پیران لە پێناوی ئاینە خەباتی کردو بە داواکانی داواکاری ئاینی بوون جەنابی مەلا مستەفا هات بیرێکی ناسیۆنالیزمی کوردی لەسەر بنچینەیەکی فەلسەفەی کوردی داڕشت کە بریتی بوو لە دروستکردنی سربەخۆیی بۆ کوردستانێک کە هەموو تاکەکان تایە بە پێی بوونی خۆیان مافی ژیان و مافی ئازادیان هەبێ هەر بۆیە ئەم فەلسەفە کوردیە بۆ کللتورێکی نەتەوەیە کللتورێکی نیشتیمانی ئێمە ئیتر شۆڕشی گوڵان و شۆڕشەکانی گوڵان بەرهەمە ئێنێ من باوەڕم وایە ناوەستین و بەردەوامە بین لەسەر ئەو ڕەگە بنچینەیی کە جەنابی مەلا مستەفا بۆی داڕشتین و جەنابی سەرۆک درێژە پێدەریەتی و ئەوانی تر و ئەوانی تر ئینشاءڵڵا تا هەزار ساڵی تر من باوەڕم وایە بەردەوامە بین و کوردستانە بێتە باشترینی لە دەوڵەتەکانی ناوچەکە کە تەنیا لە ماوەی 10 ساڵی سەربەخۆییمانە ئەتوانین منافەسەی پێشکەوتوی ئەوروپا بکەین و گۆڕانکاری لەسەر چواردەورەکانمان بە تەواوی دروست بکەین یعنی ئەوەی جەنابی مەلا مستەفا کردی کاکە سەربەز زۆر تایبەت بوو دین بەشێکی گرنگە لە کللتوری هەر نەتەوەیە جەنابی مەلا مستەفا هات یەکەم کەس بوو کە لە شۆڕشەکانیە گرنگێکی زۆری بە مامۆستایان زانایانی ئیسلامیە و یەکێتێکی بۆ دروستکردن بەڵام لەگەڵ ئەوەشە شۆڕشەکەی وابەستە نەکرد بە شریعەت و بە ئاینەوە کە ئەبێت تەنیا ئەوەی ئیسلام نەبێت جێگەی نەبێتەوە لە پاڵ دروستکردن و گرنگیدان بە ئاینی نەتەوەکەی هات ئازادیەکی تەواوی فراهەم کرد بۆ هەموو دینەکان هەموو کەمە نەتەوایەتەکانی تر کە ئێمە کوردستان مڵکی هەمومانە و پێویستە ئازادی بۆ هەمووان دروست بکەین و هەمووان لە سایەی ئەو دەوڵەتێکی خەومان پێوە دەبینی بۆ ئاگاداری جەنابەت شتێکە عەرز بکەم لە ذهنیەتی مەلا جەنابی مەلا مستەفا شتێک نییە ناوی حکمی ذاتی دیموکراتیات فێدرال هیچ شتێکی وان نییە جەنابی مەلا مستەفا لە ذهنیەتە ئەو مرۆڤە کورد بووە کە لەژێر هەرداوێکا بێنەی قبوڵی نەبوو کەس تەحەکومی پێ بکە
کەس تەحەکوم بە میلەت و نیشتیمانەکەیەوە بکە. ئامادە بووە بۆ مجامەلەکردنی بارودۆخی سیاست سوزانم چواردەور ناوەکان بەکار بهێنێ. بەڵام ساڵی 1900 پێم وایە 36 یان 33 نامەیەک بۆ محافظی ئەولێرە نێرێ سەیری خواستەکانی جەنابی مەلا مستەفا بکە، خواستی سەر بەخۆیە. لانیکەم فیدراڵیەتی باڵا هەیە. لەبەر ئەوەی کە جەنابی مەلا مستەفا دروستی کرد، ئەوەی شۆڕشی ئەیلول لە کللتور و فکر و فەلسەفە دروستی کرد بوو بە بەشێک لە ناخی زۆرینەی گەلی کورد. زۆرینەی گەلی کورد لەبەرەوە پێم وایە باوەڕبوون بە ئازادی، ئەو ئازادی کە گشتیە. هەندێک ئازادی مەسەڵەن سۆشیالیستەکان لە ئیتحادی سۆڤێتی شۆڕشیان کرد، ئازادی بۆ شیوعیەکان بوو، ئازادی بۆ جوتیارەکانیش نەبوو، ئازادی بۆ سەرمایه‌دارەکانیش نەبوو. ئەم ئازادی کە جەنابی مەلا مستەفا کردیە پەیژەی پیاسەرکەوتنی نەتەوەی و نیشتیمانی بوو. ئەو ئازادیە بوو کە ئازادی بوو هەمووان بێ بە جیاوازی ئاین و زمان و هەموو ڕنگ و دەنگەکانەوە. ئەگەنێت باسی ئەوت کرد کە شۆڕشی سەرتاسەری بووە، ینی بۆ یەکەمین جار لە باشووری کوردستان شۆڕشێک سەرەڵەیات لە کۆی کوردستان لەزاخۆ بۆ خانەقین وە لە پارچەکانی تریشەوانەیە خەڵک دێ بەشداریەکە لە دیوی پێکاتەکانیشە بۆ نمونە مەسیحی ئەرمەنیە زیدی کاکەی هەموو پێکاتەکانیان بەشداریم شۆڕشاکەن. لە پاڵەمە باسی ئەوت کرد کە بۆ نمونە ئەم شۆڕشە نەکەوتە ژێر ئەوەی کە ببێ بە شۆڕشێکی ئاینگەرایان بخۆی تەسلیمی ئیرادی سۆشیالیزم یا سەرمایه‌داریانەوە بکە. فکرێکی کوردی، فەلسەفەیەکی کوردی، کوردستان چی پێویستە بە پێی ئەو پێکاتە نەتەوەی و نیشتیمانیەی کوردستان لە چی پێکاتوە؟ ئازادی بۆ هەموو تاکێکی کورد لە پێناوی کۆی کۆمەڵگەکەیە کە ئەمە پێم وایە ئێستا فکرێکی ناسیۆنالیزمی مەدەنی دروست بووە. هێشتا ئەمە ناگاتە ئەو تێڕوانینە زۆر قوڵی جەنابی مەلا مستەفا کە 56 ساڵ پێش ئێستا داهێنانی تیا کردو و پێشکەش بەگەلی کردی کردو و ئێمە لەسەری ڕۆین. یعنی تەسەور کە کاکە سەربەست ئەو کاتە زەمەنی مەدی شیوعیەت بوو لە کۆی ئاسیا و ئەفریقا تاکە بزوتنەوەیکی شۆڕژگێڕی لە کۆی ئاسیا و ئەفریقا نەبوو کە نەکەوتی بێتە ژێر کاریگەری ئیتیحاد سۆڤێتی و شیوعیەتەوە. تاکە هێزێکی شۆڕژگێڕ لە هەموو ئاسیا و ئەفریقا ئەو زەمانە داهێنانێکی کوردی لەسەر بنەمایەکی فەلسەفە و کللتوری کوردی تەنیا جەنابی مەلا مستەفا بوو. بۆیە قوڵبوونەوە لە فکری جەنابی مەلا مستەفا و ڕێبازە پیرۆزەکە هێندە قوڵە. ئەگەر هەزارە حەڵقە و هەزارە کتێبی لەسەر بنووسین، هێشتا کتێبی شێکسپیر هەیە ئەڵێ پێم وایە هاملێتە بەناوی ئەڵێ هەمیان نیم، لەسەر ئەو هەمیان نیمە 40 مجەڵەد نووسراوەستە لە مەکتەبەکانی بەریتانیا. بیرکردنەوە لە فکری جەنابی بارزانی هەزارە مجەڵەد لەسەر نووسینێ کە بەداخەوە ئێمە پارتیەکان تیا کەم و کورتین نەماتوانێت ئەو فکرە تەرجمە بکەین بۆ ئەوەی ببێتە بیر و سۆزی هەموو تاکێکی کورد. هەر بۆیش بەداخۆ ڕەنگە هەندێک جار هەندێک کورد دەبینین خیانەت بە نیشتیمان و نەتەوەکەیەکە چکە لە عەشق و فکری جەنابی بارزانی تێنەگەشت. کاکەنایەت کەواتە ئەوەی کە زۆر جار موسا بەرزانی بە ژیانەرەوەی گوتاری ناسیۆنالیزمی کوردیە زانرێ پەیوەندی بەمەوە هەیە کە بەڕێز باسیکەی لەوەی کە ناسیۆنالیزمی مەدەنی کە ئەو سەردەم بوونی نەبووە. تەنیا کە ئەڵێم ئەو سەردەم یعنی لە قوتبی شیمالی بۆ قوتبی جنوبی لە جیهانە بوونی نەبووە، تەنیا لە زەهنیەتی جەنابی مەلا مستەفا بەبێ ئەوەی بینوسێتەوە کتێب بێ، بەبێ ئەوەی فەلسەفەیەکی هێنراو بێ، داهێنانێکی فکری جەنابی مەلا مستەفا بووە کە ئێستا تازەوە هێشتا بە تەواوی بڵاو نەبێتەوە ناسیۆنالیزمی نوێیە مۆدرن خەریکە سەر هەڵایە وەکو چەمچێکی فکری. ئەو زەمەنە جەنابی مەلا مستەفا لە پراکتیکە پیادەی مەسئلەی ناسیۆنالیزمی مەدەنی کرد و بیری لەوە کردوێتەوە کە ئازادی بۆ نیشتیمانەکەمانە بێ. هەر بۆیە زۆر جار ئێمە کەوینە ژێر پرسیاری ئەوەی ئایا خیتابمان خیتابێکی نەتەوەیە؟ نەخێر، خیتابی پارتی ناتوانێت حەسری بکەیت لە خیتابێ بەشێکی نەتەوەیە، چونکە نەتەوەی گەریایەتی ئەگەر تندڕەوی تیاگرت بەرەو شۆڤێنیەت و تدڕەویتە بە. بەڵام ئەو ڕێبازە فکریی جەنابی مەلا مستەفا کە دایمەزراندووە ئەوە ناسیۆنالیزمی مەدەنیە کە 72 ساڵ پێش ئێستا کە لە دنیای وەکو چەمچێکی فکری بڵاو نەبووە، وەکو چەمچێکی فەلسەفی بڵاو نەبووە، جەنابی مەلا مستەفا لە پراکتیکا جێبەجێ کرد و هەموو گەلی کوردی لە ژێر سایە یا هەموو دانیشتوانی کوردستانی لە ژێر سایەی پارتی دیموکراتی کوردستانە بەرەو استراتیژیەک کە ئازادی و دیموکراتیەت بوو بۆ هەمووان کۆکردەوە.
کاغینات کەواتە ئەوەی کە شۆڕشەی دوو لەتوانێت ئیدامە بەخۆی با لە شۆڕشی گوڵانە خۆی درێژ بکاتەوە شۆڕشی گوڵان دەتوانێت ڕاپەڕین بەرهەم بێنێ دەستکەوتی گەورە بۆ خەڵکی کوردستان بەرهەم بێنێ بەرهەمی ئەو فیکرە مرۆڤ دۆستیەیە ئەو فیکرەیە کە پێکۆژیان مرۆڤ دۆستی ئەوەی جەنابەت ناودنا ناسیۆنالیزمی مەدەنی یعنی فکری مستفا بارزانی بەڕاستی منش لەوەیە لەگەڵ جەنابتم کە بەشێکی زۆر لە توێژەرانی ئێمە لە سیاسەتمەدارەکان لە ئاشنایانی مێژوو هەموو قەسیرن لەوەی کە نەیانتوانیوە خوێندنەوە بۆ فکری مستفا بارزانی و بۆ فەلسەفەی بارزان بکەن بەتایبەت لە پرسی ئازادی و سەربەخۆییە خوێندنەوەی جەنابەت بۆ مۆزوعاتیە بەتایبەت لەوەی کە بەڕاستی بە ئاستێکی باش ڕووناکی نەخراوەتە سەر کەساتی مستفا بارزانی و فکری مستفا بارزانی ئێمەی گەلی کورد مقصرین بەرامبەر ئەو پیاوە بەرامبەر ماندووبوون و خەبات و تێکۆشانەکەی بە هەمومان بە تێپەڕبوونی دوای کۆچی دوایی و ڕۆژە ڕەشە کارە ساتبارەکەی کە جەنابی بارزانیمان لەدەست دەرچوو هەتا ئێستا بە ڕۆشنبیرەکانمانەوە بە سیاسیەکانمانەوە بە تێکۆشەرەکانمانەوە بە ئابووری ناسانەکانمانەوە بە زانکۆکانمانەوە هەتا ئێستا نەمانتوانیوە یەک ڕاپەڕی ڕاستەقینە لەسەر فیکری فەلسەفی جەنابی مەڵام مستەفا بنووسی بەدەیها کتێبمان نووسیوە مێژوومان جێڕاوەتەوە وەکەوەی حکایەتێک بجێڕێەوە کتێبەکانی جەنابی سەرۆک زۆر وردەکاری گەورەی مێژوویان تایە بەڵام نەیتوانیوە بە تەواوی لە دەرگای فیکری فەلسەفی بنەما فیکریەکەی جەنابی مەلا مستەفا لەبەرەوە قوڵبوونەوە لە جەنابی مەلا مستەفا هەزار جار زیاتر ڕوئیەمان پیشانە لەوەی کە لێنین بە ئیتحاد سۆڤێتیەوە لەوەی کە ماو بە سینیە لەوەی هۆشیمینە بە ڤێتنامیەوە لەوەی کاسترۆ بە کوباییەوە بیقوڵبوونەوە لە بیری بارزانی ئەتکاتە دێوانەیەک لە پێناوی عشق بە مرۆڤایەتی دەتکاتە دێوانەیەک لە پێناوی عشق بە سروشت عشق بە ئاژەڵان ئازادی بۆ ئاژەڵان دەزانی هەروە بە ئاسانی نییە لە هەموو ناوچەی بەرزانە کەس ناتوانێت ڕاو بکە باڵندەکان ئازادن ئاژەڵەکان ئازادن درەختەکان ئازادن بەردەکان ئازادن ئەمە لە قاموسی بەشەریەتە تەنیا لە فەلسەفەی بیری بارزانی بەرزانیەکانە سەری هەڵاو دەنا لە هیچ کوێ بۆ شێوەیە ئازادیەک نییە بۆ درەخت بۆ ئاژەڵ بۆ باڵدار ئەوە بیری مەلا مستەفایە کە تا ئێستش درێژەی کێشا و بڕۆ ناوچەی بەرزان هەستەکەی لە جیهانێکی زۆر جیاوازی لە ڕۆژڵاتی ناوەڕاست و لە ئاسیا و ئەفریقا کە مرۆڤەکان سەرەبڕن لەکوێ مرۆڤ سەر بڕین لەکوێ ئازادی بۆ دار ناتوانێت دارێکی تەڕ ببڕین ناتوانانی باڵدارێک بژی ناتوانێت حیوانێک بوش کەواتە کرۆکی بوون بە فریشتە دەکرێت مرۆڤەکان مرۆڤ دۆست بن دەکرێت مرۆڤەکان سروشت دۆست بن بەڵام ئەمە فریشتە بوونە لە عقلی لە بنەمای فیکری جەنابی بارزانیەوە بۆ ئێمە ماوەتەوە کە بارزان لانی کەم بەو هەموو جوانی و سروشتیەتی خۆیەوەی پارێزی کاکە بەردەکان ناشێن کاتە لە بنەما کللتوریەکەی فکری بارزانیە ڕێز بۆ بەرد و دار و ئاژەڵ و مرۆڤێ ئەمە لێ کوێتر نییە ئەگەر تەماشا بکەین لەسەر ئەم ڕۆشنایی جەنابەت باسیەکەی نێرانی قەزەی کوردی دۆزی کورد توانایەکی زۆر گەورەیان خستۆ دەگەڕ بۆ ناشرینکردنی مێژووی مستەفا بارزانی و فەلسەفەی بارزان ینی ئەگە تەماشا بکەی بەتایبەتی لەو 20 ساڵی ڕابردووە لەو 30 ساڵی ڕابردووە توانا و وزەیەکی زۆر گەورە بەکارهێنرێ بۆ بەلا ڕێدابردنی مێژوو وهێنانی کۆمەڵی مێژوو نووس بۆی کە مێژوو بە پێچوانەی خۆی بنووسنەوە و تێکدانی کۆمەڵی و حقایق کە لە ڕابردووە ڕویان ناوە ڕووداوەکان بۆ نمونە یەکێک لەو کەشتانی کە من لە مێژووی مێژووە خوێندومەتوانێت ئەوەی کەمین جار بووە لە مێژووم ناوچێ و بە تایبەتیش عێراق سەر کۆماری عێراق بۆ مفاوەزات لە ساڵی 67 بچێ بۆ حاجۆمەران بۆ مفاوەزات لە وەختێکە بۆ نمونە هەتا ئێستا لە هەندێ پارچە کوردستانە ڕەنگە مامەڵەکردنی دەوڵەتەکان لەگەڵ هێزە کوردیەکان لەسەر ئاسی مخابەراتە لەسەر دەستگایەکی ئەمنیە لەسەر ئاستی دەستگایەکی سەربازیە بەڵام لە 67 ینی زیاتر لە 50 ساڵ بەر لە ئێستا شۆڕشەی لول و کەسایەتی مستەفا بارزانی توانێت ئەوەندە کاریگەری لەسەر عێراق دروستکە کە جێگری سەر کۆماری عێراق بچێت لە ناوچەکانی شۆڕژ مفاوەزات بکە ینی دانوستانی زۆر بۆ تەنازولاتی گەورە بەرامبەر بە شۆڕش هەروەی کە جەنابەت باسی کرد دووبارە عێراق ناچارە بێت گەورەترین تەنازول لە سەروەری لە خاک و ئاو لە ئاسمانی خۆی بکە بۆ ئێران تەنها بۆی کە بتوانێت ئەم شۆڕشە کە بەوەکو بەڕێز باسی کرد کە فەلسەفەیەکی گەورەی پشتەوەیە بۆی بتوانم شۆڕشە بخات ینی خوێندنەوە بچێ بۆی کە ئەم توانە گەورەیە
بەکارهێنرێ بۆ ناشرینکردنی کەسایەتی مستەفا بارزانی بۆ شۆڕشی لور بۆ شۆڕشی گوڵان بۆ سەرکردەکانی ئەم شۆڕشە لە کاتێکە کە بەڕاستی ئێمە بە دیۆکی تریا خەمسار بوون بەرامبەر ئەمە کێشەی هۆشمەندیە دژمنەکانمان هێندە هۆشمەندن دەزانن ئەگەر بیری بارزانی و فکری بارزانی بە تەواوی شۆڕ بێتەوە بۆ ناو تاکەکانی کورد هێز نییە بتوانێت گەلی کورد و کوردستانیان لە بنبێنێ بۆیە دەیانەوێت ئەو چەکە مەترسیدارە بۆ خۆیان و ئەو چەکە بەهێزەی بۆ گەلی کورد و کوردستانیان کە بریتیە لە ڕێبازی فکری بارزانی نەهێڵ قۆڵ بێتەوە بۆیە بە هەموو هێزیان لێیان هەر دژمنێکی کوردستان کە دەیەوێت گەلی کورد لە ناوبەرێ هەر دژمنێکی کوردستان کە نایەوێت کورد کیانێکی بێ لە کوردستانە کیانێکە بێ باوەڕ بکە دەگەڕێتەوە بۆ ترسی لەو قوڵەیە فکریە فەلسەفیەی جەنابی مەلا مستەفا ئەگەر ئەزانێت لە ناو تاکەکانە پیادە ببێ ئیتر تاکەکانە بنە سۆپڕمان ئیتر تاکەکان خیانەت ناکەن یەکێک لە مشکلە گەورەکان لە هۆشمەندیە کە ڕۆیە خەڵکانێک جەنابەت دەزانی لە وڵاتی ئێمە وتیان نەخێر بۆ ڕیفراندۆم مرۆڤ زۆر کەم سکۆتلەندیەکانە دەچوتیان نەخێر بۆ ڕیفراندۆم چونکە لەوێ دەوڵەتی یاسا هەیە ئەو پەرلەمانی خۆی هەیە سکەی خۆی هەیە یاسای خۆی هەموو شتێکی هەیە بۆ بەڵام نەبوو لە ڕۆژڵاتی ناوەڕاستا بژیت لەناو سیستەمێکی عقڵ دیکتاتۆریە تۆ بڵێ نەخێر بۆ سەر بۆ خۆی خۆم کەواتە ئەمە مرۆڤی جاهیلە ئەمە مرۆڤێکە هێشتا نازانێت بوونی خۆی و بوونی نەتەوەی یعنی چی تەنیا لە جیرفانی خۆیانەوە ئەنجا دژمنەکانمان ئەم حقیقەتە تێگەیشتووە کە ئەگەر بێت و فکری فەلسەفی جەنابی مەلا مستەفا قوڵ ببێتەوە بۆ ناو ئێمە ئیتر ئێمە دەبینە ئەو نمونە جوانە سەرکەوتووە گەورەی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە جگە لەوەی کە حکوومەتی کوردستان دروستەکەین حکوومەتێکی گەلێ پێشکەوتووە بێ بوونی حکوومەتێکی پێشکەوتوو لەو ناوچەیە ناهێڕێ ئەوان بەو دیکتاتۆریەتم بێنەوە چکە جانابەت دەزانی فکر وەکو ڕۆیشتنی ڕووبارێک وایە لە وڵاتێکا کۆنتترۆل ناکرێت دەڕوا بە سنوورەکان تێئەپەڕێنێ لەبەرەوە ئێرانیەکان عێراقیەکان تورکیەکان سووریەکان وە چوار دەوری ئەوانیش هیچی پێی خۆش نییە هیچی وەکو ئێمەش لە فکری بارزانی بێ ئاگان نییە بە ئاگان کە ئەو فکرە ئەگەر بێت و پیادە بکرێ بچێتە ناو ناخی تاکەکانی کوردستانەوە ببێتە حکوومەتێکی باش دەبێتە حکوومەتێک کە ئەوان لە ناوە بە چونکە لەژێر ڕووناکی ئەو تیشکە جوانەی فکری جەنابی مەلا مستەفا حکوومەتێکی بۆ خواست و بۆ چوونانەی جەنابیان دروست ببێ ئیتر ئەم ڕەشە دیکتاتۆریانە لەو ناوچانە جێگەیان نابێتەوە خاڵی دووهەم مەسئلەی هێزی جەنابی مەلا مستەفا فەرڕەهەندە یعنی ئەوەی کە باسمان لێ کرد تەنیا فکرە لە ڕووی سەربازیەوە خوێندنەوە بۆ جەنابی مەلا مستەفا بکەین ئەم پیاوە هەرگیز حەزی بە شەڕ نەبوو هەرگیز بەڵام لە پاڵ ئەوەی کە هەرگیز حەزی بە شەڕ نەبووە هەرگیز ئامادەی تەسلیم بوونیش نەبوو لە 61 کە شەڕی دەست پێ کردوێتەوە تاوەکو ساڵی هەفتە زیاتر لە 5 داوای مفاوەزە کراوە چونکە باوەڕی وا بووە کە ئێمە مرۆڤین مرۆڤەکان پێویستە بە حیوار بە عەزڵات نە بە دەست نە بە چەک نە شتەکان یەکلا بکەینەوە هەر کاتێ بچووکترین فرسەتی بۆ حیوار هەبوو بێ ئامادە بووە بۆ دانیشتن بۆ قسەکردن وەکو جەنابەت دەڵێی بەڵام هێز و توانا و گەورەی وای کرد کە عێراقیەکان ناچار بکە ڕوو لە چیاکان بکەن بەڵام لەگەڵ ئەم ئەو جیاوازیە زۆر قوڵە لە فکری جەنابی مەلا مستەفا ئەو مرۆڤەی کە هەمیشە ئامادەیە بۆ حیوار بەڵام هەمیشە و هیچ کاتی ئامادە نییە بۆ تەسلیم بوون و بەڵگەش ئەوە تەنیا لە کۆی مێژووە ڕەوێکی زۆر گەورە هەیە کە بریتە لە ڕەوەکەی ماوچستۆن لە جنوب بۆ شیمالی سین جەنابی مەلا مستەفای ئێمە تەنیا بەرامبەر ئەوەی کە تەسلیم نەبێ چونکە لە قاموسی فکری ئەوە مرۆڤ بوونەوەرێکی ئازادە نابێت تەسلیم ببێ کە توانی 5 دەوڵەت بڕاتێکی حای شەڕی و جارێکی تر بگەڕێتەوە کەواتە فرە ڕەهەندی قوڵی بە جەنابی کە من ئەڵێم بە 40 جەڵەت و 50 جەڵەت دراسە ناکرێ هەر ڕەهەندێک لە بیری جەنابی مەلا مستەفا بگری بۆ خۆی زەریایەکە و بیری مرۆڤایەتی پاراوەکە کە ئەتوانێت باشترین جۆری سیستەمەکان بهێنێتە بوون کە من پێم وایە هەتا ئێستا لە فەلسەفەی لیبراڵیەتەکانیشە لە سۆشیال دموکراتیەکانیشە ئەوەی کە لە قوڵایی فکری مەلا مستەفا هەیە بوونێکی نییە چونکە ڕەنگە حتا ئەوانش کە سۆشیال دموکرات و لیبراڵن ڕۆژێک لە ڕۆژان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵی داگیرکردنی کەسانێکی ترێن کە خاکەکەی داگیر بکایە کۆنتترۆلی اقتصادەکەی بکایان سەربازیەکەی بکایان بیکاتە بازاڕێ بە چەک فرۆشتن کاکە سەربەز
گەورەی بیری مەلا مستەفا لەوایە کە باوەڕی بە تەنیا یەک جار لە کتێبێکی لاتێنزی هەیە فەیلسوفێکی ئەڵمانیە کە کتێبێکی نووسیوە بە ناوی مەملەکەتی خواکان لە مەملەکەتی خواکانە زاڵم و مەزلوم نییە لە مەملەکەتی خواکانە تەمەلوک نییە منەی تۆ نییە خەڵک کوشتن نییە هەموو مرۆڤەکان یەکسانن لە بەردەم یاسایەکی زۆر فراوان و هەمووان مافی ژیانێکی شەرەفمەندانیان هەیە نە خاکی کەس داگیرەکەن نەهێڵ کەسی خاکیان داگیر بکە ئەمە تەنیا لە مناڵدانی فکری جەنابی مەلا مستەفا ئەمە هەیە دەنا لێکوێ نەبووە نەئەبێ جەنابی مەلا مستەفا هەرگیز بیرەوە نەکردوەوە دەزانی جەنابی سەرۆک لەو ئەخیریانە قسەیەکی کرد دەڵێ ئەمە نە تەعدالە کەسەکەین نە تەعدالە کەس قبوڵەکە ئەمێ بیرەکی لاتینزی کە جەنابی مەلا مستەفا بەکردەوە پیادەی کرد ئێمە هەرگیز ئامادە نەبووین خاکی کەس داگیر بکەین بەڵام هەرگیزیش ئامادە نەبووین تەسلیم بێ لە بەردەمی دوژمنەکانیان ئەمە ئەو جەنابی مەلا مستەفای ئێمەیەک بەرەو کۆتایی بەرنامەکە چین بەڵام پێم خۆشە فکری جەنابەت یا بۆچوونی جەنابەت بزانم هەم سەبارەت پێم خۆشە قسێ بکەی لەسەر شۆڕشی گوڵان وەکو کۆتایی بەرنامەکە و بەڕاستی هاوکاتیش بەشێ لە هێزەکان یان ئەو ئیلها بە فکری کەیسە لە کوردستانە گوزەرێ زۆر بۆ نمونە هەوڵی ئیبرازکردنی پرسی عراقچێتی و خستنی وەلایی گەنج و ینی بەڕاستی ئەوەی کە بۆ نمونە باسیەوەمان کرد لە شۆڕشی گوڵان کە شۆڕشی هیوا بووە لە ئێستاە خەڵک بە شێوەیەکی گشتی و بۆ نمونە بەشێ لە میدیاکان بەشێ لە هێزە سیاسەکان بەشە لە ڕێکخراوەکان کراونەتە کەرەسەیەک بۆ ئیبرازکردنی پرسی عراقچێتی لە بەرامبەر ئەو پرسێک کە جەنابەت باسی کرد ناسیۆنالیزمی مادەنی پێم خۆشە کە لەسەرەوە بۆ کۆتایی بەرنامەکە بێنین سپاس بۆ جەنابەت سەری ڕێز بۆ هەموو پێشمەرگەیەکی شاخەکان و ڕێخستنەکانی ناوشاری گوڵاندا ئەنوێنین وەکو عەرزم کردی پێشمەرگەکانی گوڵان ئەو هێزە لە بن نەهاتوون کە نسکۆیان کرد بە هەستانەوە لەبەرەوە زۆر جێگەی ڕێزن لە کاتێکا کە سەدام حوسێن گەیشتە بۆ لووتکەی هێز و ئەیتوانی کیمیابارانی کوردستان و دنیا بکات چونکە سوودێکی زۆری لە تەکنۆلۆژیای جیهانی بینی لە خلیج بینی یان سەرمایەکانی سەرمایە اقتصادیەکانی خلیجی بەکارهێنا بۆ تەکنۆلۆژیای ئەمریکا و ئەوروپا و ئیترکە شەڕی کۆتایی ئێران و عێراقیش هات پێشمەرگەیەکی بەدبەختی ئێمەش بە جووتی پاتەی لاستیک و کڵاشنکۆفێکی کەمفیشەکەوە بۆ شاخانەوە سەدام حوسێن ئابە و هێزە شەڕی پێشمەرگە بەدبەخت و داما و کۆڵنەدەر لە هەمان کاتا کۆڵنەدەر و جەربەزە و پاڵەوانەکانی ئێمەیە کرد بەڵام پێشمەرگەکانی گوڵان بوون کە توانیان بەردەوام ببن و توانیان ڕاپەڕینە مەزنەکەی 1990 و پاشان بە دوای ئەویشە پەرلەمان و حکوومەتی هەرێم و پاشان شەڕی داعش و هەموو دەستکەوتە گەورەی کە بە دەستمان هێناوە ئەمیش دیسانەوە وەکو چۆن لە وەست پێناسی شۆڕشی گوڵانە گەڕاینەوە بۆ بیری جەنابی مەلا مستەفا ئەوەشی کە لە دوای 91 دەستمان کەوتووە هەمووی دەکرێت بکرێت بە دەستکەوت و بە دەستکەوتگوڵ و پێشکەش بە پێشمەرگەکانی شۆڕشی گوڵانی پێشکەوت و غازی بکەین بە هەموو خەڵکی جیهان و کوردستان مژدە بە جەنابەت کە ئەوانەی کە تەپڕی عێراقچێتی لێن ئەوانەی کەبیر لەوە ئەکەنەوە خۆیان تازە لەگەڵ قەرارگاکانە ئینسجام بکەن و ژیانێکی تایبەتی بۆ خۆیان دروست بکەن دوور لە ژیانی سوزانم گشتی و نیشتیمانی و نەتەوەیی مەریجان هێزگار نزیکە ئەمڕۆ ئێمە لە بارودۆخێکی جیهانی ئەو تۆژین کە بەرژەوەندی ئەوروپا و ئەمریکا لەو ناوچەیە تەواو بەرژەوەندێکی شادەمارانەیە چونکە ئەوان پێویستیان بە وزێ و وزەش زۆری لەو مەڵتیقەی ئێمە هەیە و بۆ خۆشببختی ئێمەش دژمنەکانمان بەو نەزعە دیکتاتۆرەیەتانەوە هەموو چەند ساڵجارێک ئەوەندە هەڵی زەبەلا حەکەن کە لە دنیای مرۆڤایەتی جێگەی نبێتەوە ئێمە ئەو چوار هێزەی کە هەمیشە هەوڵیان ناوە کاریان کردو پێکۆ لێیان ناوین عێراق بووە تورکیا بووە سووریا بووە ئێران بووە ئەوە وەزعی عێراقا جەنابەت دەیبینی نازانی خۆی حکومەکە ئێران حکومەکە سعودی و ئەمریکا حکومەکە بەواتە عێراق کۆنتترۆلی چەند لادەیەکی داعشی پێناکرێت بەواتە عێراق لە محلی عرابی هێز یا تەرازوی هێز دەرچووە سووریا بە هەمان شێوە بەرەو پارچە پارچوو بوون و هەڵوەشانە چێ کە دەسەڵاتی حافظ ئەسەد و بەشار ئەسەد و حکوومەتەکەی لە دیمەشق و چواردەورەکەی تێناپەڕێ ئەوەی کە خەتەرناک بوو بۆ ئێمە تورکیا بوو تورکیا لە هەموو کە زیاتر پێویستی بە وزەیە
پشتی بە ئێران بەست بوو کە لە 1970 وزەکەی لە ئێرانەوە هێنا ئێستا ئەوە بە حکمی حاکم القەهار نابێ وزە لەوە بهێنێ لە 1970 وزەکەی دەبێت یەک مقەس لێبا و ناچارە بە دوای بەدیلی دووەمدا بگەڕێ بەدیلی دووهەمیشی جەنابەت دەزانی دوو بەدیلی لە بەردەمە سعودیە لەگەڵ کوردستانە ئازیزەکەی ئێمە سعودیە خلافی ئەوان خلافە لەسەر خلافەتی ئیسلامی چۆن ببنە قوتب لەبەرەوە زۆر قوڵترە و ناتوانن ڕێککەون جگە لە مەساریف وێنانەکەی کاتە ئەوەی لە بەردەمی ئەماوەتەوە تەنیا کوردستانە تورکیا دەبێت سەر شۆڕ بکە بۆ وزەی کوردستان و تەعاملمان لەگەڵا بکە و خواستە کوردیەکان بەدەست بێنێ ئێران لە فترەی ئایندەیە بەبێشک ئەمریکا خۆی لە شەڕی سەربازی ڕاستە و خۆ پارێزێت چونکە ئەوقێکی استراتیژی فراوانی هەیە بەڵام یەک بازنە بە دەوری ئێرانە دروستەکە کە قفڵیەکان ناتوانێت قاچاقچیەکانیش پاکەتێک لە ئێران دەربکەن لەبەرەوە تووشی حاڵەتێکێکا کە دەسەڵاتی ئەو سیستەمە کورتەکاتەوە بۆ ناو تەهران ئینقلابات و خۆپیشاندان و فەوزایەکی زۆر دەست پێکە یعنی ئێرانیش بەرە و کۆتایی ئەڕوات لە هەمان کاتە لە هەر چواردەوە ئەو ڕاستیە زان کە بەرژەوەندی ئێمە و ئەوروپا و ئەمریکەکان ئێستا بەرەو لێک نزیک بوونەچێ وە پێگەیەکی حەقیقەت لە ڕۆژڵاتی ناوەڕاست بوو ئەوان تەنیا کوردستانە و ئەوانی تر هەمووی لە لێواری مەرگدان ئێمە ئینشاءڵڵا لە لێواری دروست بوون و بوون بە دەوڵەتی سەر بۆ خۆیان لەسەر دەستی پارتی و کە هیوادارم جەنابی سەرۆک تەمەند درێژ بێ بۆ خۆی جەنابیان بتوانێت بانگەشەی ئەو سەر بۆ خۆی بکە چکە زۆر لە پێناویمان دوو بۆ تەسەی زۆری لە پێناوە کاتی بەڕێوەکەمان تاو سوپاس بۆ چوون و بەژاریت لە بەرنامەی ڕافە زۆر سوپاس بۆ بەڕێز کاقینات نامی کارگێڕی لەقی چوار و کادری پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس ئازیزان خۆشەویستان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.